ئەنجا پێنجەمین لە گەورەی ئەو ڕۆژە کە ڕۆژی عەرەفەیە بریتیە لەوەی کە دوعا و پاڕانەوە گیرا دەبێت لەو ڕۆژەیەدا کە ڕۆژی عەرەفەیە برام. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن الدعاء ينفع مما نزل ومما لم ينزل. دوعا سوودی هەیە بۆ ئەو بەڵام موسیبەتەی کە دابەزیوەتە سەرت، ئەو بەڵام موسیبەتەشی کە هێشتا دانەبەزیوە برام دوعا بکە چونکە سوودت پێدەگەیەنێت. بۆیە پێغەمبەر دەفەرمێ فعليكم عباد الله بالدعاء، بەندەکانی خوای پەروەردگار ئینسانی ئیماندار. پێغەمبەر دەفەرمێ ئامۆژگاریتان دەکەم، ئاگادارتان دەکەمەوە بپاڕێنەوە لەبەر خوای پەروەردگار و دوعا بکەن و داوای لێ بکەن، خوای پەروەردگار وەڵامتان دەداتەوە بە مەرج و شەرتی خۆی. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خير الدعاء دعاء يوم عرفة. پێغەمبەری خوای دەفەرمێ صلی الله عليه وسلم چاکترین پاڕانەوە، چاکترین دوعاکردن بریتیە لە دوعاکردنی ڕۆژی عەرەفە. چاکترین پاڕانەوە برام با لە کیسمان نەچێ ئەو ڕۆژە. پێغەمبەری خوای دەفەرمێت باشترین دوعایەک ئینسان کە بیکات بپاڕێتەوە بریتیە لە دوعاکردنی ڕۆژی عەرەفە. ئەنجا دەفەرمێ وخير ما قلت أنا والنبيون من قبلي، وچاکترین ئەوەی کە من گوتومە و پێغەمبەرانی پێش منیش گوتویانە. ئینسان لەو ڕۆژەیەدا چ بڵێت؟ ئەو زیکرێ بکات لا إله إلا الله وحده لا شريك له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. أو دعاء إنسان زور بكات لروجي عرفة دا پیغمبر صلى الله عليه وسلم دا فرميت شاكتريني أوي كمن وتومو پیغمبراني پیغ مني جوتويانا أو شاكترين پارانويا. انجا هر دعایەکی دیکەش ئینسان کە مەبەستی بێت، هەر داوایەک ئینسان کە لە دڵی دابێت لەو ڕۆژەیەدا دەتوانێت بەرامبەر خوای پەروەردگاری خۆی ئەو دوعایە بکات و لە خوای گەورە بپاڕێتەوە. بەرام باشترین پاڕانەوەی ڕۆژی عەرەفەیە، با لە کیسمان نەچێت دوعا بکەین و بپاڕێینەوە لەبەر خوای پەروەردگار.